بله ئەمە زانای کەبیرم لە گوندی خراپە دراو فەلاحی باش نانەوە خەرک وا دەزانی هەموو ڕزقێکیشم هەیە ڕزقەکانیش سەعرەکان ئەوهانیە یعنی زەرمەندێکی زۆر بووینە 22 دۆنە شفتی بە 6 ملیۆنمدایە کەی 9 لۆری سکسی لێ باکردیە بە شایەت ئەوە دەکە 6 شفتێکە فرۆشتیەوە بەروبوومەکانە عالیەم بانجان و تەماتە و بیبەرە کیلۆی تەماتەی بە 100 دیناریە 125 دیناریە یعنی دەکات سندۆقی 1000 و ڕۆبعێک 1500 دینار بەخۆی هەر سندۆقەکە بە ڕۆبعێکی زیاترە لەسەرمان والله ئەمە دامان نابوو ئیستیفادەی زۆر باش بکەین بەس هاروکارێکی وها نەبوو نەڕێ هەبوو نەڕێیان کردەوە یعنی فەلاح دەمر بووە بەڕاستی دەمر بوو یعنی بار و دۆختان خراپە وەکو فەلاح زۆر والله ئەلان بەخۆ بە دەفتەرم زەرەرە بە دەفتەر با بێ لەگەرم دانیشی لە حسابی لۆ دەکەم ئەگە بە دەفتەرم زەرەر نەبوو ئەمن بەرپرسیارم لەو قسانەکە کردیتم دوبارە حکومەت ڕێ لێ بکردوانێ ئەو شتێمە بڕۆژ بێ بچمە بەغدا و بەسڕا و ئەو دەوڵەتانە وەزاکەمان زۆر باش دەو کاکە باری شتی بە 250 زای نای دەڕۆی بە 223 زای نای دەڕۆی لۆمە دەرەجەیەک بوو ئەلان باری شتی لەسە 30 زای نای 3 زای نای ڕاوەتەیە 250 چێتی لە زای نەرەچی درانەکەەوە وان لەو دقەی کیلۆی بیمەری خۆمانەوە تەمتاکی ئەگەر لە ئێرانی لە زۆر دەوڵەتەکان زۆر باشتر نەبوو بە 275 دیناریە یعنی دەکات چ والله هەموو سارێ هەمان شتە هەموو سارێ حکومەت هاریکاریمان ناکە یعنی وەزعەکەمان زۆر خراپ بووە هەموو سارێ ئەو وەزعیمێ ئەو وەزعی فەلاحیە کا بانجان کا پارێ دەکا کا تەماتە پارێ دەکا کای چیت کێ بکەین هەر ئەوەیە کا بیبەر پارێ دەکا کیلۆی بانجانی بە 160 و 175 دینار و 200 دیناریە تەماتەی خۆمان دەرەجەیەکەوە تێستا هەنەم ڕنیە بە 125 دینار و 100 دیناریە بیبەر بە 175 دیناریە ئێوە کاوەزە هەر بێزار بووینێ وەڵڵاهی لە خۆمان بێزار بووینە ئەوها بڕوە هەر شینایمان پێ ناکرێتەوە هەر پێمان پڕ ناتەوە زەرێری خۆمان پێ پڕ ناتەوە تا ڕژکە ئیشەکەی بکەین یعنی دایۆ لە سۆندە و ئیشی فەلاحەتی برێن کێران و ئێوە هەمووی بە پارەی بە مەسرەفە کیلۆی لالۆنی بە 1600 دیناریە تۆ پێ سۆندەی بە 22000 دیناریە ئێگە و سارەکە من نەیدەمێ کابرا سارەشکە نام دادێ لەوە زیاد ریسکی شتێ نییە چ بکەین هەر دەێن بەشکەمە سار باش دەبێ ئەو ساخراترە ئەو سار باش دەبێ ئەو ساخراترە ئەوە تێتا سار ئەمە بەس زەرەری وا دەڕۆی وا سارێ بنە خۆم دەفرۆشم دەدەمەوە قەردی چینایی ئێوە فەلاحەتیە گورە والله عوسمەت بڕێک هاریکاریمان بکە بڕێک وەچ کابرا بۆ دێ مەسرەفەکەمان لە سووکە لە کیمیایە لە لایلۆنیە لە سۆندەیە بەرپرسێک نییە برێ کاکاتە ئەو لایلۆنە کیلۆی لایلۆنی بە 1750 بە 1800 دیناری خۆرەگەرە زۆرە تۆ بە سۆندە لە ئێرانی ئەوە تە ئێران لە ئێران بە 7 دیناری دێکوانە بە 22 دیناریمان دێت کە بەرپرسێک نییە برێ کاکە هەروکاری فەلاحی بکاکە هەر شتێکی وها خێر بکە فەلاحەکەی استیفادەی لێ بکە